ئامینە حەمەساڵح سەرەتا زۆر پیرۆزبایی لەکەین کە بووی بە دووهەمی ئامادەیی زانستی ببوورە ئامادەی بازرگانی لە سەر ئاستی هەرێم پیرۆزبایی لەکەین. زۆر سپاس دەکەم. سەرچاو ئامین خان سەرەتا دەمەوێت بزانم وەکو ڕاگەیەندراوە جەنابەت پاش دابڕانێکی زۆر گەڕاویتەوە بۆ بەرخوێندن، دەتوانی پێمان بڵێ پاش چەندێک دابڕان تۆ دەستت بە خوێندن کردەوە؟ بەڵێت پاش 21 ساڵ لە 1992 دابڕام هەتا وەکو 2013 دابڕابووم لە 2013 چوومەوە بەرخوێندن. باشە هۆی دابڕان دەتوانی وەکو ینی بەسەرهاتەکەمان بۆ باسکەیتەوە بەهۆی چێوە دابڕابووی لە خوێندن و چۆن بڕیارتدا کە بگەڕێیتەوە؟ بەهۆی تەرحیلبوونمان لە کەرکووک دابڕام و پاش گرانەیەکی زۆر و تر سەواجم کرد و هەمووی تر بووە ڕێگر لە بەردەمم نەتوانم بەردەوامم. دوای 21 ساڵ هاتینە سلێمانی لێرە وتیان مەکتەبی مەسائی هەیە، مش لە خۆم ڕائبینی لەبەر ئەوەی من هەر لە منداڵی و ینی هیوایەتمەوە بوو کە بخەنم و بەردەوام بم لەسەر خوێندنەکەم. ئیتر لە 2013 لێرە پرسییم وتم من ئەتوانم وەکەوەی کە تەلەبەیەکی لە کەرکووک دانیشتوومە و بەردەوام بووم. وتیان بەڵێ چوومە تەربیەی سلێمانی لەوێ پرسییم هەوڵمدا هین لە کەرکووکەوە وەرەقەی قبولم هێنا و لێرە وەرگیرام لە دووی ناوەندیەوە بەردەوام بووم. لەخوا بە زیاد بێ زۆر باش بووم، هەموو ساڵێکی یەکەمی مەکتەبی خۆم بوومە و هەتاوەکو ئێمساڵ توانیم دووەمی هەرێم بەدەست بێنم و یەکەمی مەکتەبەکەی خۆم بووم. بەڵێ باشە پاش ئەو هەموو ساڵە گەڕانەوە بۆ خوێندن ئامینە خان وەکو دەزانین و پێشتر کە قسەم لەگەڵ جەنابتان کرد ئاماژت بۆش کرد کە مناڵیشت هەیە و یەکێک لە مناڵەکانت ناساغیشن. باشە ینی سەخت نەبوو بۆت ئەم هەنگاوە؟ بەڵێ سەخت بوو بە تەئەکید، بەڵام زۆر سپاسی مێردەکەمەکەم ئەو زۆر باڵپشتم بوو. ئەیزانیم کە من مستەوام هەیە و ینی چۆن بڵێ هیوایەتمە ئەو هیوایەتەی مناڵی هەر لە دڵماوەکو حەزرەتی هەر حەستمە ینی دایمە حەزمە کرد لە خوێندن و بەردەوام بم. ئەو زۆر باڵپشتم بوو. ئیتر طبعاً قورسە لەبەرەوەی مناڵێکی ئۆتیزم خۆتان نەزانن کە هەموو کەسکە عالەمیە، ینی شتێکی عالەمی کە مناڵێکی ئۆتیزم هەبێ زۆر قورسە. بەڵام زۆرەوێت وایە. سپاس بۆ خوا و بۆ سپاسی مێردەکەم شەکەم کە توانیم ینی سەرکەوتن بەدەست بێن. بەڵێ باشە هیچ پلانت هەیە بۆ داهاتوو بەردەوامبی لە خوێندن؟ بەڵێ ئینشاءڵڵا بەڵێ پلانم هەیە و بەتەوام بەردەوام بم زانکۆش بخەنم هەتا وەکو تەواویەکەم. باشە ئامینە خان وەکو ئێستا باست کرد کە زۆر سەخت بوو بەلاتەوە تۆ هیچ چاوەڕوانی ئەوەتە کرد ببی بە دووەمی هەرێم؟ بەڵێ چونکە لە خۆم ڕائبینی ئەمزانی توانام هەیە و بەردەیانی باش بووم، زۆر باش بووم. مامۆستاکانیش زۆر ڕازی بوون لێم کە یانزانی مستەوام هەیە و خۆمیش هین بوو، ینی چۆن بڵێ مسایتەر بم هەم لە ماڵەوە هەم لە سەر خوێند، ینی کە ئەم خوێند و ماڵشم بەڕێوە برد و مناڵێکی ئۆتیزمیش بەڵێ بە خۆم ڕائبینی. بەڵێ ئەی ئەمینە خان هیچ پلانی داهاتوو چییە؟ دەتەوێت بچیتە زانکۆ یان هەر لێرە ئاوازەهێنی لە خوێندن؟ نە بە تەمان بچمە زانکۆش تەواو بکەم تاوەکو چۆن بڵێ ئەو هیوایەتەم ینی بەدەست بێنم. باشە هیچ بڕیارت داوە بچیتە چ زانکۆیەک یاخود لە زانکۆیەک وەرگیراوی یان ناجارێ؟ لە زانکۆ وەرێگرم لەبەر ئەوەی دووەمی هەرێم بەدەست هێناوە وتیان ئەتوانی بەردەوام بوویتە و فۆرم ینی چۆن بڵێ ڕاستەوخۆ فۆرم پڕەکەمەوە ئەتوانم بەردەوام بم لە زانکۆی ئیدارە قسار. بەڵێ هیوای سەرکەوتنت بۆ خوازی هیوادارم سەرکەوتوبی و زانکۆش تەواوکەیت و بەی هەر بە نمرەیەکی بەو شێوەیە باشیش زانکۆ تەواوکەیت. زۆر سپاس.